وێڕای مەترسیەکانی پەتای کۆرۆنا ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو چالاکیەکانی ڕۆژی جیهانی قودس بەرز ڕاگیرە بە تایبەت لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران و بەشێکی دیکە لە پارێزگاکانی ئەو وڵاتە. لە چالاکیەکانی تاراندا هەزاران کەس بەشداریان کرد و دروشمی دژی قەوارەی زایۆنی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان وتەوە. هەر وەک بە چەند چالاکیەک گزارشیان لە پشتیوانی لە دۆزی ڕەوای فەڵەستین و مافی ئاوارە فەڵەستینیەکان بۆ گەڕانەوە بۆ سەر زێدی خۆیان. بە هەمان شێوە ئاڵای هەرێک لە ئیسرائیل و ئەمریکا سووتێنرا و لافیتەی دژ بە واشنتۆن و تەل ئەبیب بەرز کرایەوە. لە هەمان کاتدا لە شاری بەسڕەی باشووری عێراق و شاری حیلە لە پارێزگای بابل ئەم یادە بە ڕێخستنی ڕێڕۆشتن و چەندین چالاکی دیکە و بەشداری هێزە ئیسلامیەکان کرایەوە و داوایان لە وڵاتانی عەرەبیش کرد کە پەیوەندیەکانیان لەگەڵ داگیرکەری جوولەکە بوەستن. بەشدارانی مەراسیمەکان لەم یادەدا جەختیان لە پشگیری گەلی فەڵەستین و یەکڕێزی موسڵمانان کردە و دژی داگیرکەری ئیسرائیلی دەوەستنەوە. هاوشانی وڵاتان پەنابەرانی فەڵەستین ئەم یادەیان کردەوە تا ڕۆژی جیهانی قودس بە زیندوێتی بهێڵنەوە. فەڵەستینیەکان دروشمەکانی تایبەت بەم ساڵیادەیان لە بەردەم خێوەتگەکانیان هەڵواسی بوو کە تێیدا نیشتەجێن و جەختیان لە ڕوبەڕووبوونەوەی داگیرکەر و پێداگریان لە مەسەلەی فەڵەستینی دەکردەوە کە پەیوەستە بە هەموو موسڵمانانی جیهانەوە و دەیانوت دڵمان لەگەڵ گەلەکەمانە و ئازار دەچێژێت بۆ دووریتان، خۆزگە لەگەڵتان بووینایە و لەسەر خاکی قودس پەرستشەکانمان لەگەڵ ئەنجام بدانایە. ڕۆژێک دێت هەمومان بەو پەڕی ئازادی و دوور لە زوڵم و ستەمی داگیرکەر پێکەوە کۆ دەبینەوە. بزوتنەوەی بەرگری ئیسلامی فەڵەستین ناسراو بە حەماسیش لەم یادەدا ڕاگەنراوێکی ڕۆژنامەوانی بڵاو کردە و جەختی لە خەبات و ڕوبەڕووبوونەوەی داگیرکەر کردە و پەیامی تایبەتیشی ئاراستەی شەرەفمەندانی بەرگری لە بابل عامود و گەڕەکی شێخ جەراح کرد. حەماس داواشی کرد کە بە هەمان شێوەی بەرگری ئێستا لە خاکی پیرۆز گەلی موسڵمانی فەڵەستین بەردەوام بن و گۆڕەپانەکانی مزگەوتی ئەقسای پیرۆز بە پرسشکانیان لە شەوانی قەدر ڕووناک بکەنەوە و تا ڕۆژانی جەژنی ڕەمەزانی پیرۆز درێژەی پێ بدەن. لەلایەکی دیکەوە زیاد نەخالە ئەمینداری گشتی بزوتنەوەی جیهادی ئیسلامی لە فەڵەستین ڕایگەیاند زیندووکردنەوەی ڕۆژی جیهانی قودس لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زۆر گرنگە بەلای هەموو موسڵمانانەوە. ئەو وتەی نەخالە لە میانی بەشداریکردنی لە دارێکی سیاسی داهات لە لوبنان کە سەنتەری لێکۆڵینەوە بۆ توێژینەوەی استراتیژی و لیژنەکانی کار لە خێوەتگەکان بە بۆنەی ڕۆژی جیهانی قودسەوە بە ناونیشانی قودس، غەزە، هاوکێشەکانی هێز و سەرکەوتن سازی کردهبوو و سەرۆک و بەرپرسانی لایەنە فەڵەستینیەکان تێیدا بەشدار بوون. یادکردنەوەی ئەم ساڵ جیاوازە لە ساڵانی ڕابردوو بەو پێوەی هاوکاتە لەگەڵ ڕێکەوتنی سەدا کە دەیەوێت دۆسیەی فەڵەستینی بەدیوێکدا بخات و یەکەم هەنگاویشی بڕیاری ئەمریکا بوو بۆ گواستنەوەی سەفارەتەکەی بۆ قودسی داگیرکراو. لە هەمان کاتدا هەوڵەکانی زایۆنیستەکان بەردەوامە بۆ ڕاگواستنی موسڵمانان و مەسیحیەکانی فەڵەستین بۆ ئۆردوگا زۆرەملێکان و ڕووخاندنی خانوەکانیان. بەشدارانی مەراسیمەکانی ڕۆژی جیهانی قودس لە جیهاندا دڵیان لەگەڵ بەرگری پیرۆزی موسڵمانانە دژی زوڵم و ستەمی زایۆنیستەکان و پشتیوانانیان و گەلی کوردی موسڵمانیش بەدڵ لەگەڵ گەلی موسڵمانی فەڵەستین و تا ئەو ڕۆژەی موسڵمانێک لە جیهاندا مابێت بەرگریکردن لەم خاکە پیرۆزە بەردەوامی دەبێت. ڕۆژی جیهانی قودس ئەو ڕۆژەیە کە لەسەر دەستی ئیمام خومەینی ڕابەری کۆچکردووی شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵی 1979 ڕاگەیەندا و بڕیاریدا هەموو ساڵێک دوایین ڕۆژی هەینی مانگی ڕەمەزان بکرێتە ڕۆژی جیهانی قودس و لەو کاتەوە تا ئێستا موسڵمانان لە سەرتاسەری جیهاندا یادی دەکەنەوە و ئامانج لە یەکڕێزی موسڵمانان و پارێزگاریکردن لە پێناسی موسڵمانەتی قودسی داگیرکرا و دەرکردنی هێزی داگیرکەری ئیسرائیلیا لەم خاکە پیرۆزەی موسڵمانان. تدور في أروقات المعابد